هاوشێوەی ڕژێمە شمولیەکانی ناوچەکە و جیهان دەسەڵاتی هەرێمی کوردستان دەیان ساڵە کار لەسەرەوە دەکا سەرجەمی کایەکانی کۆمەڵگە و دامەزراوەکانی بخاتە خزمەت و بەرژەوەندی خۆی و گروپێکی سنوورداری حزبی و حکومی و بنەماڵەییەوە. بڵاوبوونەوەی کورتە فیلمێکی فارسی لەسەر ڕووداوەکانی سەرەتای هاتنی داعش بۆ عێراق و هەرێمی کوردستان کە تیایدا چاوخراوەتە سەر فەرماندەیەکی سەربازی ئێران گوایە ڕۆڵی لاپاراستنی هەولێر دابینیوە لەو میانێشدا کەساتێکی دەسەڵاتداری ئەو کاتی هەرێم با جۆرێک وێناکراوە کە نیگەرانی لێکەوتوتەوە. لەو میانەیەدا بۆردی دیاریکردنی وتاری هەینی لە وەزارەتی ئەوقاف بۆ وتاری ئەم هەفتەیە باسکردن لە بڵاوبوونەوەی ئەو ڤیدۆیەی کردووە با یەکێک لە هاتەوەرەکانی وتاری مامۆستایانی ئاینی. دیاریکردنی وتاری هەینی بۆ مامۆستایانی ئاینی و بە تایبەتیش لەسەر پرسێکی لەو شێوەیە لە تۆڕە کۆمەڵاتیەکان کاردانەوەی لێکەوتەوە و هاوڵاتیان بە سیاسیکردنی کای ئاینی ناویان بردووە کە ساڵەهایە حکوومەت هاوشێوەی چاکسازیەکەی دروشمی تەجریم و تەحریمی دەڵێتەوە. هاوڵاتیان باس لەوە دەکەن کە جگەلەوەش لە مێژووی نزیکدا چەندین ڕووداو هەبوون نەک تەنها بێڕێزی و سوکاتیان بۆ کەس و توێژێک تێدا بووە شایانی ئەوە بوون بەرگریشیان لێ بکرێ بەڵکو بەشێک لەو کەسانە ڕۆح و جەستەیشیان لە بین براوە و بۆ هەمیشەیی ناویان لە ژیان کوژێنراوەتەوە کەچی وەزارەتی ئەوقاف بێدەنگی لێ کردووە. هەندێک باس لەوە دەکەن کە ئەگەر گرنگ و پێویست بێ باس لە قەدر و ڕێزی مرۆڤ بکرێ و سوکاتی پێنەکرێ بۆ تەوجیه نەدرا باس لە ڕفاندنی قوتابی لە بەردەم زانکۆ و کوشتنی بکرێت بۆ نەوترا کوشتنی کەسانێک لەسەر نووسینی و ڕای ئازاد و قسە چه تاوانێکی گەورەیە. ئەگەر بابەتەکە شکاندنی شکۆی مرۆڤە بۆ سووتاندنی ڕیشی مامۆستای ئاینی شەقدان لە مامۆستای موچەخوراوی بێدەرەتان نەبوون بە وتاری هەینی. هەروەها هاوڵاتیان دەڵێن ئەگەر لە هەرێمی کوردستان مرۆڤبوون سەنتەرە و هێندە گرنگی هەیە بەرگری لێ بکرێت بۆ باس لە خواردنی بژێوی ژیان و گوزەرانی خەڵک لەلایەن حکوومەتەوە ناکرێت. لە کاتێکدا لە ئیسلامدا پاراستنی ماڵ و دارایی یەکێکە لە 5 مەبەستەکەی شەریعەت و مرۆڤ ئەگەر لە پێناو پاراستنیدا بکوژرێت شەهیدە. ئەمە جگەلەوەی چەند مانگێکە لە پارێزگاکانی دهۆک و هەولێر دەیان کەس بە تاوانی نیازی خۆپشاندان یان بە تاوانگەلێک کە گومان لە ڕاستی و سەلماندنیشیدا هەیە زیندانی کراون. بەڵام وەزارەتی ئەوقاف هیچ قسەیەکی لەو بارەیەوە نەبووە. هەر سەبارەت بە دیاریکردنی یەکێک لە هاتەوەرەکانی وتاری ئەم هەینیە بۆ بابەتی گرتە ڤیدۆیەکە فەرەیدون غەریب بەڕێوەبەری بەڕێوەبەراتی ئەوقافی سلێمانی بە پەیامی ڕاگەیاند مامۆستایانیان ئاگادار کردوتەوە کە لەسەر یەکێک لەو دوو تەوەرە وتار پێشکەش بکەن کە لەلایەن بۆردی دانانی وتار لە وەزارەتی ئەوقاف دیاری کراوە. ناوبراوتیشی ئەگەر مامۆستایانی ئاینی پابەند نەبن بە بڕیارەکەوە ئەوە هیچ لێپێچینەوەیەکیان لەگەڵدا ناکەن.